گرنگی مزگەوت معلومە وە گرنگە هەموو کەسێک دەزانێت کە مزگەوت لە هەر شوێنێک بێت واتە ئاوەدانی ئەو جێگایە ئەو شوێنەیە. جا بەهۆی ئەو ئاوەی کە لەو مزگەوتەوە خەڵک سوودی لێ دەبینێت، بەهۆی ئەوەی کە ڕێبواران ڕووی تێ دەکەن، ئیسراحەتی تێ دەکەن و وەکو شوێنێکە کە زۆر جار هەیە خەڵک بۆ ئیسراحەتکردن دێتە ناو مزگەوتەکەەوە و بۆ نوێشکردن و مانەوە و ڕۆیشتن پێیدا ئەوانەی کە مسافرن. سپاس بۆ خۆی پەروەردگار زۆر دەمێکە خزمەت بە خەڵک دەکات و لە سەردەم لە هەشتاکانیشەوە ئەو مزگەوتە فەقێی هەر هەبووە. مامۆستا مەلا محەممەدی مزگەوتی گەورە کە قەدیم ئەو لێرە بوو، پێشتر هەر لێرە بووە، الحەمدوللا حوجرەی زۆر ئاوەدانی هەبووە و شاهیدی ئەوە دەدەن مامۆستایان زۆرێک کە لێرە پەروەردە بوون الحەمدوللا. حتا ینی سەردەمێکە دکتۆر عەبدوڵەتیف الحەمدوللا ئێستا زانایەکی گەورەیە لێرەوە، ئەلفوبەی لێرەوە دەست پێ کردووە. سپاس بۆ خی پەروەردگار و ماوەیەکی زۆر بۆ خۆشی لێرە خەتیب بووە. دوای ئەوەی کە لێرە لە خەتابەت دوورخرایەوە بەندە هاتمە جێگای ئەو و من ینی ماوەیەک لێرە بەردەوام دواتر گۆڕانکارێک ڕوودا بەس لە 2015 بەردەوام منیش لێرە ئیمام و خەتیبم الحەمدوللا و بەردەوامیشم. سپاس بۆ خی پەروەردگار و مزگەوتەکە وەکو سروشتی مزگەوتەکە، جوگرافیای مزگەوتەکە ناو ڕاستی ناو بازاری چوارقوڕنەی گرتووە و مساحەکەی بەس ناو مزگەوتەکەی 1000 مەترە ناو مزگەوتەکە. الحەمدوللا بە شاهیدی زۆرێک لە خەڵک کە هەر کەسێ دێتە مزگەوتەکەەوە دڵی زۆر ئارامە لەو مزگەوتە. ئەوەش فەزلی خی پەروەردگارە کە مزگەوتەکان ماڵی خی پەروەردگارن، خەڵک زۆر دڵی تێدا ئارام. بەڵام جیاواز لە شوێنەکانیکە نا ئەو مزگەوتە ینی خەڵک هەر کەسێک کە هاتووە شایەتی ئەوەی بۆ داوە کە دڵی زۆر ئارامە الحەمدوللا. والحەمدوللا لەسەر سونەتە و هیچ زیادە و بیدعە و خوڕافەتێکی تێدا نییە. والحەمدوللا خەڵکێکی زۆریشی پەروەردە کردووە لەسەر ئەو بیر و باوەڕە. حتا ینی بەتەمەنەکانمان سپاس بۆ خی پەروەردگار ئیلتیزاماتێکی دینداری زۆر باشیان هەیە، چ جای گەنجەکانمان کە بەڕاستی جێی دڵخۆشیە ئەو مزگەوتە بەو جۆرە خزمەت دەکات و ماوەتەوە بە ئومێدی ئەوەی ئینشاءالله زیاتر خزمەتی زیاتریش بکەین لەو مزگەوتە. من بەمیا هەر مامۆستایەکی کە بێت کە لەو مزگەوتە خزمەت بکات و لەبەرەوەی ماڵی خی پەروەردگارە و سروشتەکەیشی وایە وتم لە ناو بازاڕە زۆر خەڵک ڕوو تێ دەکات. یعنی کەسێک کە مسافریش بێت ناو بازار ڕێگاکەی ناو بازار بێت تێدالادا هەرچەند لە دیکۆری دەرەوە زۆر زەخرەفە و زۆر جوانکاری زۆری بۆ نەکراوە، بەڵام لە ناو مزگەوتەکە الحەمدوللا دڵە زۆر ئارامە. ناو مزگەوتەکەش بەو شێوەیە ینی زەخرەفەی زۆری تێدا نییە، وردەکاری زۆر شتی تیانە، بەڵام مزگەوتێکە سادەیە بە معنای کەلیمە، بەڵام زۆر تێیدا ئارامی، زۆر دڵت تێیدا ئارام و هەز بە ئەمانەت و دڵ ئارامیەکی زۆر دەکەی لە ناو مزگەوتەکە. سپاس بۆ خی پەروەردگار.